حەمە ڕەشی هێرس ناوم محەممەد ڕەشید عەبدوڕەحمانە لە هەڵەبجە لەدایک بووم ساڵی 1940 بۆ پێی باوکم لەوێ کاربەندی دەوڵەت بوو لەوێ مدیری بەریت بوو ئێمە هەموو لەوێ لەدایک بووین سەرەتای ژیانم لە هەڵەبجە دەست پێکا لە لای گەڕەشی لای مزگەوتی تەشێ دوای ئەوەش هاتین گواستمانەوە بۆ خانووەکانی حکوومەت لای خەستەخانەی سەرەوە یادگاری جوانم هەیە لەگەڵ هەڵەبجە بۆ مناڵیە تاوان من کە هاتین بۆ سلێمانی تەمەنم 19 ساڵ بوو کە هاتین بۆ سلێمانی لە پۆلی چواری بنەڕەتی بووم چوومەتە نیشت عەبدولی حەمەجوانەوە لە مەکتەبی سەلاحەدین لەو کاتەوە لەگەڵ کاک عەبدوولە برایەتیەکەمان زۆر پتەوە یەکتریمان خۆشەوێ لە یەکتریژ عاجز نەبووین دوای ئەوەی کە سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و پەیمانگای مامۆسایانم لە سلێمانی تەواو کرد لە هەولێر بووم بە مامۆستا ئەو کاتێک کە من لە پەیمانگای مامۆستایان بووم ساڵی 1968 کە یەکەم چیرۆکی شانۆییمان نمایش کرد لەسەر شانۆ چیرۆکی بڕیار و ئەنجام بوو هی خوالێ خۆش بوو ئەمینی میرزاکەریم نووسینی ئەو بوو مامۆسای بەڕێز عەبدولقادر نووری کە مامۆستامان بوو بەهۆی ئەوەوە ئێمە هاندراین بۆ ئەوەی کەوا لە شانۆ ئیشکەین ئێمە چەند کەسێ بووین لە پەیمانگەی مامۆستایان کە شانۆمان بوژانەوە چونکە شانۆ نەما بوو شانۆمان بوژانەوە بەو شێوە تازەیی کەوە ئێستا بۆ بە بناغا بۆ شانۆی کوردی ئەوانەی کە ئەو هونەربەندانەی لەو شانۆیە ڕۆڵمان بینی من بووم من یەکەم جار دەوری کچێکم بینی لەو شانۆکەریە ناوی شیرین بوو چیرۆشی بڕیار و ئەنجام عوسمان شێوار بوو عەبدولی حەمەجوان بوو کەمال دڵشاد بوو جەمیل ئەحمەد شازەمان لەگەڵ ڕەوفی حاجی سەعی و سەلاح ساڵح یونس لە زمانی عەبدولکەریم قاسمەوە لە ساڵی 1961 بەهۆی شۆڕشی کوردەوە هەموو چالاکیێکی هونەری و ئەدەبی و سەقافی و هەرچی کەوا بە فەرهەنگەوە نووسێن نەما لە ناو کوردستانە ئێمە دیسانەوە شانۆمان بوژانەوە کە شانۆمان بوژانەوە خەڵکەکە باوەشێکی زۆر زۆر گەرمی بۆ شانۆ کردەوە ئیتر دوای ئەوە ئێمە لە شانۆ نەوەستاین هەر خەریک بووین ئێمە بووین بە هاوێنی ئەوەی کەوە تیپی نواندنی سلەیمانی و تیپی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی دروست بێت ئەم دوو تیپە دەورێکی جوانیان بینی لە ساڵانی سەرەتای هەفتاکانە بۆ بەرەو پێشوونی شانۆی کوردی تیپی پێشڕەوی شانۆی کوردیمان دروست کرد
ئەوانەی کە ئەو تیپەیان دروست کرد بەڕاستیەکەی خۆی 4 کەس بوو، من و دڵشاد بەریوانی و ئەحمەد سالار و ڕۆف حەسەن، دواییش تەها بارایی و ئازادی حەمەد بچکۆل و حیکمەت هێندیش ئەو کاتە کە سەرباز بوو، بەڵام حسابمان بۆ کردکەوە یەکێکە لە ئێمە. ئاوا تیپی پێشەوی شانۆی کوردیمان دروست کرد، لا نەوازانمان کرد. ساڵی 1973 ئەو کاتە تازە تیپەکەمان تیپی پێشەوی شانۆی کوردی ئیجازەی وەرگرتە بوو. بێگومان لا نەوازان بە ئێستاشەوە هەموو کەسێکەی بینێت و شایەتیمان بووە کەەوە ئێمە بازێکمان نا بە نواندنی کوردی، بە هونەری کوردی، بە هونەری شانۆی کوردی. دوای ئەوەش ئیتر لەگەڵ بەهۆی ئەوەی کەوا لەبەر هەنێ بۆ چوون و ئێرەی و ململانەی ناو خۆمان، من و ئەو برادرانەی کە بەیەکەوە هاتینە ناو کۆمەڵی هونەرە جوانەکان. دەوەرە بۆ پاروێنان، دەوەرە بۆ پاروێنان ئەم هەموو قڕەقڕەب سەرڕای سۆن و خون و هیلاکی یەکتا بخێن بەدەست. نەوەڵڵا باوکم، من ئەم ئیشە ناکەم. ئەوە پەشتە ماڵەکەی تێگەیشتی ئەچم ئیشێکی پیاوانە دۆزمەوە. بڕۆ مەمنونی شوێنە بوو. بڕۆ ناشرین، بڕۆ بڕۆ باشە ناهاتە ناگرم وازی لێ بێنە. لە کۆمەڵی هونەرە جوانەکانەوە دیسانەوە دەستمان پێکردەوە. بێگومان شانۆیی با بڵێین شانۆیی گەورە گەورەمان، بەرهەمی گەورە گەورەمان بە ئەنجام گەیان. لەوانە سەلەینان کرد، تەنەکە، کابرا سەیرەکە، میراتی، گوڵاڵە. بەڵام ئەگەر هەڵەیەکیش بکەم گرنگەوەیە چینەی تیان نییە و مافم بە مەسەلەیەکەوە نەبێ خۆمی تێ ناخەم. ئەوەی بەلامەوە گرنگ بێ بیڵێم ئەوای ڕێم ئێوە چۆنی بۆچن ئەوە عەرەبی خۆتان ئەوانە هەمووی خولیای پیرۆز بوون، ئەوە تو هیوای گەورەم بوون. لەبەرەوە من خۆم لە پیشەکە بۆی بەتوانایەکەوە بێمەوە ئەو بەرکانەوە دیگەن کەچی کاتێککە هاتمەوە میراتی و کابرا سەیرەکە لە ئامادەکردنی من بوو بە تەرجومەوە. گوڵاڵە نووسینی من بوو، بەڵام ئیسیفادەم لە چیرۆکێکی بڵغاری کرد. ئەوە بوو کە ئیتر من بەسەریا چوومە دەرەوە، چەقۆی بە عەزلەمەلم نزیک بۆەوە کە ڕۆشتم. گوڵاڵە بەناوی منەوە پێشکەش دەکراک، ناوی برای بەڕێزم کاک شەماڵی عەبەڕەشیان لە سەردانە بۆ ئەوەی کەوا چیرۆکەکە بکرێ. ساڵی 1970 چوومە کەنەدا، لەوێ دەسم کرد بە ئیشکردن بۆ بژێوی ماڵ و بناڵ. لە کەنەدا بێگومان کرێکاریمە کرد. دوای ئەوەش چوومە کۆڵێجێک، کۆنستۆگا کۆڵێج لە کەنەدا، دیپلۆمی باڵام هێنا لە بازرگانی گشتیە. من خاوەنی 3 کچی جوانم. شایخانەوە ماجستێری هەیە لە زانستە سیاسیەکانە. شوێنێ کچی ناوە ڕاست با بڵێ کچی دووەمەوە لەوێ پارێزەرە مەحامیە. وە کچەکەی تریشم مەنیجەری ستۆرێکی گەورەیە لەوێ ئاژین و منیش ئیتر بەڕاستی کە زانیم ئەوانە لە خەم ڕەخساون، هاتمەوە بۆ کوردستان. لە درامای باران، لە زۆر کورتە فلیمە کە برای بەڕێزم ئاکۆی عەزیزی میرزاکەریم و هەروەها شوان عەتوف کە ماڵ و کلیلم کرد لەگەڵیا. و لەم ئەخیرەشە
درامای کرێچیەکانمان کرد ئەو درامایە جێگەی شانازیە تا ئێستا لێنەراوە حەزەکەم هونەرەکەم مۆرچی نەتەوەیی وەرگێ وەکو چۆن ئەڵێ ئەم فلیمی هیندیەوە یان یۆنانیەوە یان سووریەوە بیسریە حەزەکەم ئاواش بڵێنەوە هونەرێکی کوردیە هونەری نەتەوەیی چونکە بەڕاستی مەسلەی نەتەوە زۆر گەورەیە بەلای منەوە و هەرچی فەلسەفەی دنیا هەیە هەمووی تاقی کراوەتەوە لە هەموو جیهانە نەتەوە مەسەلە نەتەوەیەکە زاڵ بۆ بەسەر هەر هەموو ئەوانی ترە هەموو کەسێک لە وڵاتانەی کە ژیاوە تایە شانازیەکەنکەوە ئەگەڕێنەوە بۆ ئەو نەتەوەیە ئەبێ کوردی شانازی بکاکەوە ئەگەڕێتەوە بۆ نەتەوەیەشی ڕەسەن هونەرەکەشی ببێ بە هونەرێک کە مۆرچی نەتەوەکە وەرگێ سڵاو نینە ئەی ئافرین لە شوێنێکە ئەڵەی دڵەوە پێچیە ژیانی تیانەماوە هەست بەکرد ڕۆحم دەرەچێ ئافرم جوانە ئەدا کرد ئەکتەرە وەکتەرەیە ئەوەی ئێوێ بیڵێ ئەلێرەوە بێتە دەرەوە دای گەورە وەرە لەگەڵمان وەرە هەر هونەرێک تعبیر لە کللتور و لە مێژوو لە زمانی تۆ بکە بەو شێوە کللتور و زمانی کەوا تۆ لەو چیرۆکایە لەو هونەرە دەڕی ئەبریت ئەمە مۆرچی نەتەوەکە بەخۆیەوە ئەلچێنێت بۆ نمونە ئێسا کە تۆڕی سەیری تەلەڤیزیۆنێکەکە یا مەسەرەن سەیری درامایەکە یەکسەر زانی ئەم درامایە میسریە یا ئەم درامایە سووریە یا ئەم درامایە یۆنانیە یا ئەوە ئەبریشیە یا ئەوە ئینگلیزیە تەنانەت ئەو شێ مەسەلەن پێ بڵێم یعنی مەسلەی مۆرک بە هونەرەوە زۆر زۆر گرنگە لە پەنجەر و دەستێپەڕی ناکرد کە ئێمە لە کوردستانە شانۆماندانە ئێستا 2000 هونەرمەندی شانۆیی هەیە یعنی بەڕاستی بەعزە شتێکەیە ئەوەیە کە مەسەلەی هونەر دواکەوتووە بانگیان کردووە لە پێداویستیە لە زەرورەتە دەورێکی کۆمبارسیان ناوەتێ واز لە شانۆ نایەنێ یا لە دراما نایەنە دەورە بینیە وردە شتەکان ئەبەو شێوەیە پاشەکشەی کردووە لە ڕێگەی با بڵین ئەو هەستە قوڵەی لە قوڵایی هونەرمەندێکەوە دەرەچێ بۆ دەورەکەی ئەوە لەوانان نییە و کەسێکی شپەی نوتون تا ئێستا بلکی وا هەیە ئەزانم 50 ساڵە لەسەر بەسەرح ئێستاش دەورێکی دەبیریێشە پێ بڵێ ئافرم ئەو دەورە جوان بینی وازیش داێنێ ئەمانە کارێکی وای کردکە ئەو کاتێک کە ئێمە لە شانۆی کوردیا بووین ئێمە هەوڵماننا ئەوانە بێنینە پێشەوەکە کە پێیەتی کە خاوەنیەتی کە بەهرەیەک پاڵی پێوە ناوە نەک خۆ دەرخستن و ئەم شتانە. من زۆر برادری تەڵات سامان بووم پێشەوەی کە دوای ئەوەی کەوا لە سلەیمانی هەنیە ئیشی شانوێیم کردبوو لەگەڵ تەڵعاتی شادووسێ ئیشم کردووە یەکێ لەوانە بووکی پەردە بوو ئەوی عەبدوڕەزاق بیمار
شتێکی جوان بوو دایمە پەیوەندیمان بەیەکەوە هەبوو ئەو شانوایی کە ئەو شانویانەی کامان کرد لە هەولێرەوە هاتن بۆ سیرکردنی لە کەرکووکەوە هاتن بۆ بادینان نازانم بەڵام لەوە ئەچێدی دۆشکی ژات بێ و هەروەها ئێمە زۆر جار شانویەکانمانە برد ئەمان گەڕان بە کەرکووکە بە هەولێرە بۆ نمونە شانوایی چاوی ڤێتنامیان لە کەرکووشیش کرد ئێمە تەنەکەمان لە کەرکووشیش کرد مانگی ئاوا بوو لە عەفوەن تەنەکەمان لە هەولێر کرد هەروەها مانگی ئاوا بوو لە هەولێر کراوە زۆر هیتریش لە کەرکووشیشەوە هاتن لە هەولێریشەوە هاتن لێرە پیشانیانە یعنی با بڵێین یارمەتی زۆر هەبوو لە بینمانە بۆ ئەو شتارە و سوودیشمان لە بۆ چوونی یەکتریوە تەمەنی یادەمیزات کێسی لێدەبێت ئەوە من نابا کۆتاییە بنیان بە درێژایی تەمەنی هەوڵا و زەحمەت و ئازارە چێژێ بۆ ئەوەی بژی هەیە بەردەوام کۆشەکە و ئارەقە ڕێژێ اینجا بەستێ تێرە و بەدەستت برد هەشە لەسای سێبەراداریش و باروی خەڵ ناقەدەدەنی خەڵکی واژێ ئەوەمە لە ژیان بیاگایە تەنانەت نازانێت چۆن بڕێوەچێ پێشڕەوی شانۆی کوردی بیرۆکەکە ئەوەڵ جار وەکو وتم من و دڵشاد بەریوانی و کاکە ڕۆف حەسەن و ئەحمەد سالار بووین دوای ئەوە برادەرانی تریش هاتن بووین بە بناغەیەک بۆ ئەوەی کەوە ئەو تیپە دروستکەین ئەو تیپە ساڵی 1970 کرا و بەڕاستی بربەستی زۆرمان بۆ دروست کرا کەوا ئەو تیپە نێتە دی ئەوە بووکەوە جارێ پێویستی بۆ بووکەوە تۆ خاوەنی سێ ئەندام بێت ئەو سێ ئەندامە خریجی مەعهەد و ئەکادیمی بن بە شەرتێ یەشی 5 ساڵیش ممارەسەیان کردبێ یعنی 5 ساڵ بەسەر شەهادەکەیانە ڕۆشت بێ بە کەسی وامان نەبوو لە هەموو سلەیمانیە چەند کەسێکی تیا بوو بورهان مەسرف بوو تا خەلیل بوو نەوزاد مەجی بوو ئیتر حەسەن تەنیا بوو ئیتر بەو شێوەیە بەڕاستی زۆر چەربەسەریمان بینی یا تاوەکو چەنەها سەفەری بەغا بکە چەنەها دەسە و دامێنی ئەم با ئەو بە ئەو بە هەتا کۆتی بەهاتە پێش شۆرەوەری هەڵەبجە و ئەنفال ناتوانانی بە مۆرچی عێراقی بوون پیشانی بێ ئەبێ بە مۆرچی کوردی بوون پیشانی بێ ئەم مۆرکە نەتەوەیەکە کە ڕەگ و ڕیشەی لە مێژووەوە هەڵێنجاوە بۆ هەموو هونەرەکە و یەکەم مرجی هونەرمەند دڵسۆزیەکەیەتی بەرامبەر بە نەتەوەکەی نەک دڵسۆزی بەرامبەر بازرگانی کردنەکەی ئەو کوردایەتی کەوا من لە خوێن مایە لە ڕێی شانۆواتوانم دەری بڕم لە ڕێی دراماواتوانم دەری بڕم یەکێکی کە ئەو خولیایە لە ڕێی شێوەکاریەوە لە ڕێگەی تابلۆکانیەوە دەرێ بڕێژیکە لە ڕێگەی بۆسی قەو گۆرانیەوە دەرێ بڕم من زیاتر بۆ شانۆکە هەوڵممە من پێشەوەی کە شانۆیەکانیش بکەم من کەسێ شیعرم دانا بەڵام ئەوانم هەمووی یعنی وەکو با بڵێ بوون بە شتێکی لاوەکی لە ژیانمە ئەوەی کە مەسەلە سەرەکیەکە بوو شان بەشانی کارەکەم کە ئەم کرد شانۆ بوو خۆشەویستی شانۆ بوو وای کردکەوا من خۆشەویستی نەتەوەکەم بوو کە وای کرد کەوا من بە شانۆ خزمەتی بکەم.